هەولێرەوە چالاکیەک لە شاری هەولێر هەبووە کە ئەویش بەڕێبەرایەتی سینەمای هەولێر یەکەمین فێستیڤاڵی کورتە فیلمی ژینگەی ساز کرد. لە فێستیڤاڵەکە ژمارە کورتە فیلم نمایشکران کە وەک لایەنێکی هۆشیاری و ڕۆشنبیری ژینگەیی لەسەر خاک و هەوای کوردستان. فێستیڤاڵەکە ماوەی 2 ڕۆژ بەردەوامە بێت و ژمارەیەکی زۆر لە هونەرمەندانی شارەکانی سلێمانی و هەولێر و کەرکووک و بەغداد ئامادەی فێستیڤاڵەکە بوون. بەڕێوەبەری سینەمای هەولێر ڕایگەیاند پەیامە هونەری و ڕۆشنبیریەکان زۆر کات خێراتر و جێگیرترن لای جەماوەر، بۆیە دەکرێت لە ڕێگەی هونەر و سینەما پەیامەکانمان بگەێنین. وتیشی ئامادەبوون و بەشداری پێکردنی بەرهەمی هونەرمەندانی شارەکانی کوردستان نیشانەی بەهێز و گرنگی پێدانی هونەری سینەمایە بۆ هونەرمەندان. لە کاتی جوڵەدا بۆ یەکەم جار لە کوردستان بەواقعیدا جەستەکرا. لە ساڵانی ڕابردووەم ساڵیش کە پرۆژەی سینەما جەماوەرمان هەیە هەموو هەفتەیەک بۆ پاڵپشتی لە سینەمای کوردی فیلمێکی کوردی نمایش دەکەین، خوێنە بۆ فیلمەکە دەکەین، ڕێزلان بۆ ستافەکەی دەکەین. دیارە و هەفتەیە بە گرنگمانزانی بابەتی ژینگە کە یەک لە هەر خاڵە گرنگەکانە کە لەسەر هەموو مرۆڤایەتی پێویستە ژینگەی خۆی پارێزگا کوردستانێک بەو جوانیە خوا بێمەی بەخشیە لەسەرمانەمە ژینگە پارێزین. دیارە ئێمە بەدەرفەتمانزانی و هەفتەیە تایبەت کەین بە کۆمەڵە ڕێکخرا و تیپ و سەنتەرێک کە هەوڵیاندایە فیلم لەسەر ژینگە دروست بکەن. لەو هەفتەیە هەمومان کۆ کردیتەوە بێن لەو ئێوارە نمایشدا فیلمەکان نمایش بکرێت کە تعبیر لە ژینگە دەکەن و ژینگەی کوردستان پاک و خەویان ڕابگیرێت و دەبێتە دەرفەتێک بۆی هونەرمەندان هەر کەو لە مەجاڵی خۆی بە هونەرەکەی بتوانیت بابەتی ژینگە زەق کاتەوە، چ سینەماکارە فیلمسە دروستکە شانۆکارە بەشان و باسی بکات، شێوەکارێک میوزیکێک لەو مەجاڵەیە. بۆ ئێمە لەو مەجاڵە گرنگی دێن هەوکو ڕابردوش باسمان کردیە هەموو هەفتەکان جارجار هەفتەی جیاواز دەکەین، هەتا بە فیلمی بیانیش جارجار دێنە ئەو نمایشێ و بۆی هاونیشتمانان چێژ لە نمایشەکان بین. ماڵیمان لە ماڵی مختاری گوندی شۆش خوارد هەم بوودە خاڵی دەستپێکی ڕێزکەیەکی.